هەڵبژاردەی تۆپی پێی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە مانگی ڕابردوودا 26 یاریزانەکەی خۆی لە شاری نیویۆرک ناساند پێشوازیەکی گەورەی هاندەرانی ئەمریکان لێکرا بە گوێرەی ڕێزبەندەکانی فیفا هەڵبژاردەی ئەمریکا وەکو 16مین هەڵبژاردەی بەهێز لەسەر ئاستی جیهان بەشداری لە جامی جیهانی 2026دا دەکەن و هیوا و بەرپرسیارەتی 10 ملیۆن ئەمریکی و هاندەرانی تۆپی پێیان لە ئەستۆ گرتووە. هاتن بۆ ئێرە و بینینی نمایشەکەمان لەلایەن ئەم هەموو هاندەرەوە لە هەموو کات زیاتر کار لە من دەکات. بەدڵنیاییەوە کاتێک بۆ دەردەکەوێت کە خەڵک چاوەڕوانیان لە تۆ هەیە ئیتر تێدەگەیت ئەوە کاتێکیە و شتێک خەریکە دەست پێ دەکات. کریستیان پۆلسیک تەمەن 27 ساڵ هێرشبەر و گۆڵکاری هەڵبژاردەکە بە تۆمارکردنی 33 گۆڵ بووەتە بەناوبانگترین یاریزانی تۆپی پێ لە ئەمریکا. بەدەستگا میدیایەکانی گوت کە ناتوانێت چی دیکە چاوەڕێ بکات و زۆر بەپەرۆشە. زۆر بە تامەزرۆیەوە بەرەوە مەنجەکە دەچین. ئەگەر تۆ تامەزرۆ نەبیت و هەستت بۆی نەبێواتە بۆ تۆ گرنگ نییە. بۆ ئێمە زۆر گرنگە و زۆریشمانەدارە. دەمانەوێت بە باشترین شێوە نوێنەرایەتی وڵاتەکەمان بکەین. زۆر بە تامەزرۆی و چاڕوانین و ئەمەش بەڕوونی هەستی پێ دەکەیت. ئێستا کاتەکەیە هیوادارم بتوانین کە چێژی تەواوی لێ ببینین و هەموو توانای خۆمانی بۆ بخەینە گەڕ. کاپتنی هەڵبژاردەی ئەمریکا تیم ڕیم بەرگریکاری 38 ساڵان بە تەمەنترین یاریزانی هەڵبژاردەکەیە. ئەم یاریزانە دێرینە لەلایەن ماوریسیۆ پۆچۆتینۆی ڕاهێنەری هەڵبژاردەی ئەمریکاوە بانگێش کراوەتەوە. ڕاهێنەرە ئەرجەنتینیەکە لە مانگی نۆی 2024ەوە ئەرکی ڕاهێنەرایەتی هەڵبژاردەی ئەمریکای لە ئەستۆ گرتووە. پۆچۆتینۆ مێژوەکی ئەرێنی لەگەڵ هەڵبژاردەی ئەمریکادا هەیە و 14 یاری بردووەتەوە و 10 یاری دۆڕاندووە و لە 2 یاریشدا یەکسان بووە. ئەم ئامارانە 2 یاری دۆستانەی کۆتاییش بۆ خۆ ئامادەکردن بۆ جامی جیهانی لەخۆ دەگرێت کە 3-2 لە بەرامبەر هەڵبژاردەی سەنیگال ئەسپە بەهێزەکەی ئەفریقا لە چارلۆتی کارۆلینای باکوور سەرکەوتنیان بەدەستێنا. هەروەها لە چیکاگۆی ئیلینۆی 2-1 بە ئەڵمانیای زلهێزی تۆپی پێ ئەوروپایان دۆڕاند. پۆچێتینۆ گەیشت بینە بەو ئاستەی کە پێشکەشیان کرد. پاڵاپەستووی زۆرمان لە 2 هەفتەی ڕابردوودا خستوتە سەر یاریزانەکان. ئێستا کاتی هەرسەنگاندنەوەی ئەرکەکانە و دەبێت زیرەکانە بڕیار بدەین بۆ ئەوەی بە ووزەیەکی زوور و لە باشترین بارودۆخماندا بە پاراگوای بگەین. هەڵبژاردەی ئەمریکا یەکەم یاری لە بەرامبەر پاراگوای دەبێت کە لە ڕۆژی 12 مانگی 6 ئەنجام دەدرێت. هەروەها لە بەرامبەر ئوسترالیا و تورکیاش لە گروپی دی یاری دەکات. توانای هەڵبژاردنەکانی ئەم گروپە زۆر لە یەکدی دەچێت بە بەراورد بە گروپەکانی دیکە. بەرگریکاری ئەمریکی تایلەر ئادەمز دەڵێت کە هەڵبژاردەکە ئامادەیە بۆ ڕکابەریەکان و سوودوەرگرتن لەوەی کە یاریەکان لەسەر خاکی خۆیان ئەنجام بدرێت. بوونی ئەو هەموو هاندەرە سەرمایەکی گرینگە بۆ ئێمە. ئاڵاکان لەسەر سەرمان دەشەچێنەوە و هەمووان ئەوە دەبینن. چەپڵەڕێزانی هاندەران لەو کاتە زەحمەتەدا پاڵپشتێکی گەورەیە کە دەبێت بتوانین بە خێرایی بگەڕێینەوە. بچینە پێش لە ناو یاریگادا بە هەموو ئاراستەکاندا بجوڵێنەوە. ئەوە هەمان ئەو شتەیە کە پێویستە بیکەین. لەگەڵ هەبوونی هاندەری لەم جۆرە هەڵبژاردەی ئەمریکا قۆناغێک و دەرفەتێکی مێژوویی لە پێشە بۆ ئەوەی بڕواتە قۆناغەکانی پێشەوە و سەرکەوتنی گەورە بەدەست بێنێت. هیوا سەلام، راپۆرتی مایکل لیپین، دەنگی ئەمریکا، واشنگتن.